سڵاوتان لێبێت وەکە بینین سیمکارتی بە ئەو کۆمپانیانی کە لە کوردستانە هەیە کە حەز ناکەین نایان بێنین بە لەسەر جادەکان ئافرۆشە بە بێەوەی کە مەسەرەن تۆ بتوانانی بە وەرەقەیەکی ڕسمی یاخود تەسکەرەیەک یاخود هەوێکەت تەسلیم کەیتوانە و ئەم سیمکاتە پێوەتری ئەلو جوانە و لەم بازارانەی ئافرۆشەت و ڕێگە پێگیراویشە و ئەگەر تەلەفۆنێکیش پێ بکرێت بۆ هەر شوێنە بەهەڵا ئەوە کەس نازانێت ئەم ژمارەی چییە. ئەو لە دەیکڕیمە جملە خێر هەزار نە 2000 تەواڕۆی هیچ لەگەلە فۆرمانە گەلنیانە سەرەوەی خۆنینە و تۆزە بایەوە ئەی چۆن نەیکڕیتەوە؟ واللهی مش ئەو هەدەکڕم ئەگەر ڕاستی دەوێت حەقی حەلەکی هەیە حەلەک دابنرێ لایەنی پەیوەندیدار حەلەک دابنێ لەگە شەریکەکان بەسە یعنی ئەمەش ینی تۆزێک پێشکەوین سیمکار لێرە هەڕاز نەیفرۆشتی تۆڵی حەقە و بەڵام خۆشی زەکا کەس بکەین ئەگەر حکوومەت حەلەک دابنێ ناچارم ئەمش بەد وڵای حەلەکە ئەوەیە نێریتن بێ داخیل بکرێتن شەریکەکان محاسبە بکرێن بەڕاستی بەسە تیزارەت بەسە ینی ئەم بنای خۆتەوە یانێ شخصی خۆمە ئەمان ئەوە کۆرەک لە بۆ خۆشەویست شتیەوە تایبەت 500 سیمکارتت دەمێ لە سەیەکدی 1000 سیمکارتت دەمێ لە سەیەکدی هەمووش بە علوجی هەمووە لەگەرتم بابە لەگەرتم لەوێ حکوومەتیان گرانێ و خلاص حکوومەتیان گری لەوێ لێ شورتە ئاسایی شوان لە دوی دەگەڕێدەیان گرم بە ناوی نەبی دایەتە ژۆرێ بەس دێرە وهانیە لەوێ تەنها یەک سیمکاردەی بە ناوی خۆی بی ئەوە وەڵامی دەدەم ئەوە ئیشە خۆشەویستەوەیە خۆشەویستەکەت چەند خۆشەویستەیە یەکێک بەس تایبەتی کردەوە حیات مۆبایلەکانیش لەنێسێنێت ئەوە بۆ ماتووە ئەگەر بزانن پیاوە یەکسەر دایخەنە لە فڵان کەسە بە درۆ ئەگەر بزانێک چیشە یەکسەر قسەگە بەڵێ بەڕێزم من پار چوومە ئێران بۆ سیمکارت تێگەی وتیان دەبێ تەسکەرە شتتە بێ ئەگە نادێنێ بەی شێوەیە بۆچی؟ خێر بەس حکوومەتیش بەرپرسێت بەرامبەر ئەم سیمکارتانە ئەم سیمکارتە گەنگەت دڵانی لەم بازارڕەدا خۆ بێتەوە سیمکارتێک بە 3000 دینار ڕۆژێ 1000 کێشەی پێکرێ 1000 ژنی پێ تەلاق درێ لەو محکەمەی هەولێرە ڕۆژێ 100 سیمکاردن بۆ جملە هەیە لەوانێ 50 سیم ڕۆژێ 200 سیمکاردن ڕۆژێ 500 سیمکاردن فرۆشتیە بەبێ فۆڕم تەماشا بەبێ فۆڕم قاقس بەبێ فۆڕم تەسووریکە سیمکارت بەرەوە سیمکارت بەرەوە بەبێەوەی کە هەوێکە و لێ بسەندرێت بۆی بزانیت ئەم سیمکاتە بە چێ فرۆشراوەتەوە قانونی نییە یاسایی نییە بەبێ ئەوەی کە تۆ وەرەقەیەکی ڕسمیت پێ بێبێ سیمکارت بکڕیتەوە و سبەی نەتوانیت بە هەموو شتێک ئەم تەلەفۆنە بەکاربێنی بۆ هەر کەسێک بێت ئەتوانیت تەلەفۆنی غەڵەتیش پێ بکەیت ئەمە ڕکلامێک نییە بۆ ئەم سیمکارتانە بەڵام حەقە لایەنی پەیوەندیدار ئاوڕێک لەم مەسلەیە باتەوە چونکە زۆر جار لە ڕێگەی ئەم تەلەفۆنانەوە هەندێک خێزانێت تووشی کێشە بووە وەڵام من نایفرۆشم بەس هاتم بیکڕم ڕاستەکەی بەشمان بوو نەمکڕی لەبەرەوە شتێکی خراپە ئێستا بەشماویتەوە ئارەوەڵا ئارەوەڵا چونکە دوای ئەوە سەیری کە چەند جار تەلەفۆن بە خەڵەتم بواتەوە خۆیان کردووە بە عارە خۆم دوو جار سێ جار وە تەلەفۆن ئیهانیان کردووم جا بۆ کەس لێم لەمە ناپێچیتەوە بۆ دادگانایە لەم سیمکارتانە پێچێت بە ناوی چێ بە ناوی دادگایە زۆربەی حاکمەکە سیمکارچیان بەناوەها کە سیارەکانیان فرۆشتووە نفوس و ڕسمی خۆیان داوە سیارەکە بەناوکرێت زۆربەی نفسەکانیان هاتوتەوە بازار و کە سیمکارتەکان بەناو کراوە بابێن بزانن ئەم سیمکارتانە بە ناوی چێ مەزدەری ڕئیسی ئەسڵەکەی چی بە هیچ ناوێک نییە دامژۆر ئەوەش لەسەر ئەو قسەش عزیزی من ئەو سیمکارتە هەموو کەس دەزانێت ئەگەر عەزت لێ بوو چاکەی پێ بکەیت چاکەی پێ دەکەی
خراپەش پێ بکەی خراپەش پێ دەکەی وایە دومینیش یەک دقا ئەمە ئاسانترێکە ئەمە ئاسانترێکە ئەولەوەی کە من بتوانم کاری خراپی پێ ئەو شتێک کە تو دەیرەی ئەوە دەبە لە 2004 ئەو شتە کرابە بەس ئەو دیعاە لەوانێت دوو دەفتەری بەس ئەوە بی ماگانە کلەی دەدا فەرمەوە تەها یەک بە خۆم پێ سیمکارتم هەیە ئەم پێم سیکاتەوە بۆچی وچیە ئەوە بەخۆم جابەجار لەبوو خۆم دەگۆڕم شخص خۆمە ماوە ئەقلەشی دەگۆڕم بۆچی تە مەسەن ئێستا بۆ نمونە ئازم دەکا لەبوو خۆم دایمە بەرچ خۆمەوەکەدی ئەوکەدی بەکاردێنم ئاجی کردیوەم تەلەفۆنانێز ئاجی کردوان باو سیمکارتانە تەمای خۆ بە چییە خەڵکی ئاج نەکردەوە سیمکارت لۆی زاز دەکەم ئەوی خەڵکی زازکە ئەوشی زاز دەکرێتەوە بەزە من خەڵکی میزاز نەکرێت خەڵک زۆرە میزاز دەکەن خەڵکی ئێستا بە 2000 2000 قیمەتی چییە من داری ئەوەن دەڕۆژێ 1000 دەبا 2000 چییە کابرا دێ سیمکارت دەگۆڕی پێت برێم خراپە لە دوو خراپەی دەگەڕێ بتاکید من خراپە لە دوو خراپەی دەگەڕێ قەت چاکە لە دوو خراپەی ناگەڕێ چاکە لە دوو چاکەی دەگەڕێت خراپەش لە دوو خراپەی دەگەڕێ پێت برێم ئەو سیمکارەکە دەشتێنی هەر کەسە و تەلەفۆنش دەگە ئاشک ئاشک ئەگەر ژنبی ئاشەکە خراپ بیژنەکە یان ئاشە خراپ تەلەفۆنیان قەپات دەکاتەوە بەس ئەگەر دووسێ قسەی لێ خۆشی لێ کرد ژنەکە ئەگەر ئافرەت شکل دەکا ڕێزمێ لە بۆ ئافرەتی نابێ ئافرەتی بینەوە تەنیشتەی ڕێزمێ لە بۆ ئافرەتی بەس ئافرەت ئەگەر عەزی لێ بوو عەزی لە خراپەی بوو وەڵی 50000 عەزەکەی دوو شێ سێ شێ تەلەفۆن لێ دەکات بەس عەزی لە خراپەی نە بۆ ئافرەت تەلەفۆنەکەی فرەت داتەوە هیچ مشکلەی نییە سەرشتر باشە ئەم سیمکاتانە کە کڕوانە قسەی پێ نەکراوانە هەمووی کەپسا این شریکەکە خۆیت بەڵێ بەسستا بەخەلک نایە مەمنوعشکە ئێستا ئەمە بە پارە دەیکڕین کولی جملەی سیمکارتەکی 5 4.5 پێ دەدەین ڕقەمی احتیادی ناشیرن ڕقەم هەیە ئەوەتە ئەوتە سیمکارتەکانی خۆمە ئەمە سێ دووم باژە بەرگمەوە 5 چۆن فریاکەوی ئەمن ئەوانە فریا دەکەم کاکە پارەم هەیە لە بۆ خۆم ماما بە 2000 دەگۆڕم شخصی خۆمە بنای خۆتەوە یانێ شخصی خۆمە ئەمان ئەوە کۆرەک لە بۆ خۆشەویست شتیەوە تایبەت ئەوش لە بۆ ئیشە ئەو شەرۆ بەتەمای قەرشکە بکەن دانێکتر هەرموویەکەویت کو پارە ئاهتیادی بەڵێ ڕاستە زۆربیان کارمەندی ئاسایشن کارمەندی پۆلیسن مکافعانە کام سیمکارتانیان پێ زۆربیان زابوتی ئاسایشی تایە کە سیمکارتەکان وەکیلی کۆمپانیایە کە سیمکار دێنێ بۆ بازار و کە نازانێ بە ناوی چێش بڕێکاتەوە کە زابتی ئاسایشە بڵێ چۆنێتە ئێرە وەڵا بەس خوا ئازانێ کەس نازانێ بە ناوی کەس نییە نەوەڵاڵی بێداک و باوکە کەسیش مەسەن ئەوە ناکە بڵین هەوێ کە تۆ تەسلیم کەیت توان خێر هەزار نە 2000 کرد و تەواڕۆی هەرەمەنەیە نە بازار ئەڵی زبڵە بۆچی ئی من نییە کاک سەدا ئەو سیمکارتانە چۆن فرۆشتنەوە خۆم دوو جار سێ جار وە تەلەفۆن هیانیان کردوم ئەتر بەڕاستی چاوم بۆ تۆکە وەڵی نەمکڕی باش ئەم سیمکارتانە کە لە شەقامەکانی شاری هەولێرە ئەفرۆشتن ناو بازارەکە ئەفرۆشێ باشە چۆن بەس لە هەولێریش هەیە خەڵکی سلێمانی دێ لێرە دەیکڕی لەم ئەمە دەیفرۆشین بە 7.5 و 8 ئەوان یەک دانە دەفرۆشن بە 50,000 لەوێ لەبەرەوەی خوا من برێ بنە بڕبی بنە بڕنابی ئێستا ئەمن لەوەیە ناڵی بنە بڕبی بەڵام شتێکە لێرە ئێستا زۆر هەیە باشە سێرەکەی هەڵیراوەتەوە لە سەرجا دەکات باشە ئەمە پێمان خۆش نییە سیمکاردا و هەڵە سزا دێ ڕوو بکرێ ئەزمان لێ کابراایە کە مەسەلەن دێ ئێستات و یعنی کە بیکڕی نەک ئەو ها سیمکارت هەراز بکرێت سیمکارت هەرازکردن لە هیچ وڵاتەچی نییە ئەگەر لۆ مشکلت نییە بە 1000 دیناریە لە شەریکەی بە ناوی خۆتکەی بەس خەڵکەکە بە 10,000 ئامادەیە بیکڕی بەس بە ناوی خۆی نەکە دوو هاوڕێمان لێراوەتی وڵات و بە سیمکارت کڕینەوە توی بۆ نەوتی وڵا ئەو ئەرکەکەی گرانە ئەمان ئەرکەکەی ئاسانەکە و پارەکەی تو خواحافیز خنا ڕاز ناکە ئەو بەغەڵەت لێ حاری بووە لە شەریکەی بە 1000 دیناریەکە بە ناوی خۆی بکە بازار نایە لە شەریکەی بس بە ناوی خۆتکەی بە 25 جاری وایە ئێستا من ئەیان بە 50,000 لە سلێمانی جاری وایە چۆن بوو پەشیمان بوویتەوە وەڵی شتێکی خراپە بەڕاستی چاوم بە وەڵی تووشی مشکلەی تایە بە قورعان کاری هەڵی زۆر پێ دەکرێت ئێستا نەفەر هەیە 5 سیمکاردی لەکنە 6 سیمکاردی لەکنە
تەنها یەک سیمکارتی خۆیتەوە کەی ترێ هەموو بەدزیە خراپێکی زۆر پێوەکەن زۆر ژن ئافرەت تەلاقدراوە بە قورعان لەسەر سیمکار زۆر دزی کراوە لەسەر سیمکاری شت زۆر ڕوویداوە یعنی ناتوانم ئەمە زۆری ئەوەیە کە باسی کەم کە باشکرا دەیفرۆشی بەس لە سێمانی بەدزی دەیفرۆشی وایە هەردووشیان خراپە بەسیەوە باشکراوە پیشەکەت پێ دەکاتن بەس بەدزیەکە خراپترە ئاشکراکە ئەو زەلامی کە بە ئاشکراکەی فرۆشە سێریکە ئەو کەسی بە ئاشکراکەی فرۆشێ بە من باشە منی خرا بەکارێنە متر لە سلەیمانی بم لە هەولێر بم لە کەرکووم منی خرا بەکارێن فەرق ناکە هیچ فەرق ناکە ئەتو کە لە هەولێر بەکاری بینیان لە سلێمانی شتی خراپەر خراپە بەس خەڵکەکە ئەمە بەڕاستی خەڵکی کوردستان ئەمن لەگە ڕێزم ئەو قسەش دەکەم خەڵکی کوردستان زۆر باشە بەڵام یعنی ئەو سیمکارتە کە هاتە وڵاتی مەمای بوو ئەم زارشکەش ئەو قسەم کرد وابزام نازام لە کەناڵە بەڕێزەکەینگۆ ئەمە نەگەیشتینە ئەو ئاستەی کە سیمکارت لۆمە هات زۆر زوو بوو یعنی هەتا سەتەلایت هەتا سیمکارت ئەو شتانە زوو بوو لۆ وڵاتی مەلۆ کوردستان بە تایبەتی خۆی ئەکرێت سەرێکە قەڵەمێکیش کەشتی پێنووسین بە خراپە بەکاری بینێتوانی ئەو قەڵمەی کەشتی پێنووسیبی لە خوانەخواسە تونوتیژی پێکی باشە قەڵمەکەشتی پێنووسی توانین شتی جوانی پێ بنووسی سیمکارتەکەش بە ئەم عینە شێوە تۆ توانی هەواڵی براکەتی پێ بزانی ئەتوانی هەواڵی خۆشەویستەکەتی بزانی هەواڵی دایکتی پێ بزانی باشە بەڵێ ئەوەیە مەسەلەکە برایەکەم بەس ئەمە ئێستا لەو بازاڕینە ڕۆژانە شتی زۆر ئانتیکە دەبینیم ئەنی هەندێک شتێ باز ناکرێ ئەگەر نا دەبینی یعنی ئێستا لۆ نمونە ئەمە لێرە چەندەها خەڵ ینی گەنجە بینم ژنوماری هەیە سێ مندار چوار منداری هەیە لە بازار لە دوو عایلی خەڵکە ڕقم تەلەفۆنەکەی دەردینی ئێستا دەدەقە پێش ئێستا ینی ئەو شتەمدی ڕقم تەلەفۆنەکەی دەردینی خێزان لەگە مێردەکەی بوو لەگە هاوسەری خۆی بوو ڕقم تەلەفۆنەکەی لو هەردا کۆمپانیا ئەگەر بیتانی باە بە ناوی عالم بکە ئەمنە تا ئێستا نەمتان پێنسی کارکەم دەبا یەکمەوی نەم دەتانی لەگەی قسەی خراپیش بکەم سوبەی حکومەت داد پشتە منی من دەگرێت ناومارێ من دەرنادەرێ بەس ئەوڕۆ حکومەت بە 2000 بە ناویش دەک ناکرێ ئەم دەتامە تا ئێستا سەتیش بەکاربینم ڕۆژێ بە هەزاران خەڵک ڕابێرم وایانە ئەوە ئەمە بەرپرسیار نینە حکومەت دەرپرسیارە ئەو تشتانە ئەو سیمکارە مەمنوع شناوی بکرێ سکول لەبەرەوەی بۆ نایە مەمنوع ئێستا هەولێر عاسیمەیە هەولێر عاسیمەیە داخەوە کە پایتەختەکەمان ئەم شتێتی ئافرۆشتێ قسە لۆ بکەم ئەو سیمکارتە کە لە هەولێر تەوزیع دەکرێت ئەنواع غەربی دێتێ خارجی دێ تورکی دێ هەموو شتێک دێ چی پێ خۆ هەمووی هەر ئەوەی پێنێ تەسکەرەی پێ نییە بەڵام پاسپۆرتی پێ بەڵام پاسپۆرتی پێ خۆ پێی ناکرێت کابرا لە دوو شەریکەی بگەڕێ داخوا دوو شتێ دەی شوێیان ئەو دقیقیش پێ لۆ 2000 ناتە شەریکەی تەماشا زار چەند موبایلی پێ دەربینە تەماشاکە بارەکان دەربینە هەمووی دەربینە پار چوومە ئێران بۆ سیمکارت تێگەی وتیان دەبێ تەسکەرە شتە بێ ئەگەنا نادێنێ بەی شێوەیەک تێگەی تەسکەرەتە بێ تەسکەرە تێگەی بەس لە هەولێر ئەو شتە هەیە ینی ئەگە بەناو بکرێت و ئەو شتانە شتێ زۆر چاکە ئەتوانرێت بۆ منە من ئەگە بێم لێرا بیکڕم قەچێکە با تەسکەرەیەک یا مەسن ساخەکەم وانە لای مزەلامە دەینێ وەرەقەی بایعیت ڕسمێکت تێگەی تەسکەرە بڵێ ئینساق بکەیت و ئەسلی کڕی ئەبێ شتانی لەگەڵا ئێستا لە مووسل لە بەغدا لە هەموو شوێنەکانی لە شیمال بڕۆ دەرێ هەموو بەناوی خۆیانە ناوێرن نیز بکەن هیچ ناوێرن هیچ ناکەن کاکە لێرە دەڕواتەوە پڕیەوەیە ها 500 سیمکارتت دەمێ ئاسیا لە سەیەکدی 1000 سیمکارتت دەمێ لە سەیەکدی هەمووش بە علوجی هەمووە لەگەرتم بابە لەگەرتم لەوێ حکومەت دەیانگرینە و خلاص حکومەت دەیانگری لەوێ شورتە ئاسایی شوان لە دوی دەگەڕە دەیانگرن بە ناوی نەبی دایەتە ژۆرێ بەس دێرە وهانیە لەوێ تەنها یەک سیمکارت بە ناوی خۆی بی لەوێ یەک سیمکارت بە ناوی نەبی دەیگری حەزم لە خراپە بێ ئەوەتانی بە 2000 نارە ئەسم ئایکڕم دوێنە دام وا لێکەم و ئەو هاالێکەم و هەزا قسەی پێڵێم هەزا قسەی پێ سیمکارتەکەی خۆ ناوێری بە سیمکارتەکەی خۆم ناوێرم بە ناوی خۆم بێت بە ناوی خۆ چونکە کەش بەبێ ئەزانی
بەڕێزن باشە ڕۆژی چەم سیمکارتە فرۆشی ئەمن وڵا ڕۆژێ 100 سیمکاردم بۆ جملە هێلانێ 50 ڕۆژێ 200 سیمکارتم ڕۆژێ 500 سیمکارتم فرۆشتیا هەمووش لە بەختیان ئەوە کوفێک فۆرم بەبێ فۆرم تەماشا بەبێ فۆرم چ قاقسی بەبێ فۆرم تەسووریکە بەس لەزگا بەچی دەرێ مەمنوع کرێ کۆڕک بخۆی کۆمپانیا دەرێ بفرۆشن زۆر بڕوە تەماشاکەوتە ئەوە لە زیاتر لەوەی ئەوە باشترە دەمشاکە ئەوە گەلە باشتر لەوەی فۆرمیان دانایە قاعیدا ئەوە برێن هەزار ناتەکلیف کردە ئەوە سەدی ناتەکلیف کردە بەس لەبە لەزگەچ داواگەین کە کۆمپانیەکان هاتر لە هەمامی لە کۆمپانیەکان بە فۆرم بیفرۆشن و ئەتر ئەو خەڵکەش مشکلە نامێنێتەوە کەس نماوە هەرچی بەرپرس بێ لەم وڵاتە تێ نەگەێنم کە بابێ کێشەی ئەم وڵاتە حەلکە ئەسواق سیروان ئەسواق گەندەڵی کاکە مەکە ئەسواق سیروانە بابێت بەستە مەشام سیمکارتەکە ئەم سیمکارتە گەندەڵانێک کە خڕبۆتەوە لێرە چێ بەرپرسیارە لەم وڵاتە کا پەرلەمان بۆ یاسایەک لەسەری دەرناکات چیتر مەمنوعی کام سیمکارتان لەسەر شایعەکان نەفرۆشێ داواکەم لە یاسا کە هەموو بتوانن بە ڕسمی کار بکەن کە من بە ڕسمی کارەکەم ئەو سیمکارتانێک کە من دەیفرۆشم هەموو بە ڕسمی ئەو کەسێک کە سیمکارتی لێکڕم نفسەکەی لێ وەرەگرم بە پێی خەتوماتی ئەسلی دەیدەمێ کە نفوسی لێ وەرەگرم کە لێکڕم کە پێشێ فرۆشم هەم دیسان نفوسی لێ وەرگرم ئەگەر سبێنێ ڕوبە ڕووی دادگا بوومەوە من بە پێی وەسوڵاتەکانە ڕووم وداواکەم هەموو دوکاندارەکان بە پێی وەسوڵات بڕۆن نەک لێرەدا وەسوڵاتێکیان نەبێ هیچی نەبێ عەلە بەڵا سیمکارتی بفرۆشن لەسەر زادەکان ماوەیەک ئاسایش لێرانە سیمکارتی مەمنوع کرد لەسەر شارعەکاندا زۆر کارە دیارێکی باشیان کرد کە لە بازارەکە ئێمەدا سیمکارت مەمنوع کرا لە بازار شتێکی زۆر باش بوو بەس نازانم ئاسایش بوو بێدەنگ بوو لە کاری لە ڕاستی ئەم سیمکارتانە چی ئەم گەنجانی کە لێرە ئەم کارەکەن سیمکارتە فرۆشتنەوە بەبێ ئەوەی کە تۆ ڕقیشی ڕسمیت پێ بێ ڕەنگە معیشەتیان یاخود بژێی ژیانیان لەسەر ئەمە بێت وەکو خوان ئەڵێن وێنەمان مەگرن چونکە بژێی ژیانی ئێمە لەسەر ئەمەیە ئەگەر لانی پەیوەندیدار لە هەموو بوارەکانی کۆمەڵایەتی و لە هەموو بوارەکانی شامانە ئاورێک لە مەسلەکانمان باتەوە ڕەنگە ئەم کێشانە هەرگیز ڕوونەیەت لەگەڵ ئەم هاوڕێیانەمانە کە ئێستا لێرا کۆبوونەتەوە لە بازاری سیمکارت فرۆشتن و با بڵێن ئەو سیمکارتانەی کە بە علوجە فرۆشرە یا ئەم قاچاخوانە بەم ناوە نایبێنن کە علوجە هیوادارین ئەم دیاردەیە ڕوو لەکەم بوونەوە بکات و یاخود نەمێنێت کە خوان هەڵەن یاڕەوی زیاکرێ بەڵام ڕەنگە زۆر جار ئەمە زەرر بە لە با بڵین لە باری کۆمەڵاتیمان و کۆم برادەرەوتی ڕەنگە عایلەها بێ بەبوونی ئەم سیمکارتانەوە لەوە لە سەداسەت باوەڕکە عایلێت ژنەکەی پیاوە ژنەکەی تڵاقداوە لەسەر ئەوە بە قورعان بۆی پێکەوە بین یواداریم دیاردێ کەم بێتەوە اینجا خواتان لەگەڵ بەخوا دەنەچن و خواحافظ ئەو لەک دەیکڕیمە جملە خێر هەزار نادوو هەزارێکرم تەواڕۆی هیچ لەگەنە فۆرمانە گەلنیە نەسانەوەی خۆ نینە و تۆزە بایەوە ئەی چۆن نەیکڕیتەوە واللهی ژ ئەو هەدەکرم ئەگەر ڕاستی دەوێت حەقی حەلەکی هەیە حەلەکدا بندرێ لایانی پەیوەندیدار حەلەکدا بنێ لەگە شەریکەکان بەسە ینی ئەمەش ینی تۆزێک پێشکەوین سیمکار لێرە هەران نەیفرۆشتی تۆڵی حەقە و بەڵام خۆشی فلاشەکە کەس بکەین ئەگەر حکوومەت حەلەکدا بنێ ناچارم ئەمش بەد وڵا حەلەکە ئەوەیە نێریتن بێ داخیل بکرێتن شەریکەکان محاسبە بکرێن بەڕاستی بەسە تیزارەت بەسە ینی بنای خۆتەوە یانێ شخصی خۆمە ئەوە کۆرەک لە بۆ خۆشەویست شتیەوە تایبەت 500 سیمکارتت دەمێ لە سەیەکدی 1000 سیمکارتت دەمێ لە سەیەکدی هەمووش بە علوچی هەمووە لەگەرتم بابە لەگەرتم لەوێ حکومەتیان گرانێ و خلاص حکومەتیان گری لێ شورتە ئاسایی شوان لە دوی دەگەڕێدەیان گرن بە ناوی نەبی دایەتە ژۆرێ بەس دێرە وهانیە لەوێ تەنها یەک سیمکاردەی بە ناوی خۆی بی ئەوە وەڵامی دەدەم ئەوە ئیشە خۆشەویستەوەیە خۆشەویستەکەت چەند خۆشەویستەیە یەکێک بەس تایبەتی کردەوە مۆبایلەکانیشتی لە نەسێنێت ئەوە بۆ ماتووە ئەگەر بزانن پیاوە یەکسەر دایخەنە لە فلان کەسە بە درۆ ئەگەر بزان کچیشە یەکسەر قسەگە بەڵێ بەڕێزم من پار چوومە ئێران بۆ سیمکارت تێگەی وتیان دەبێ تەسکەرە شتتە بێ ئەگەنا نادێنێ بەی شێوەیە بۆچی
مني كاك هذا او سيم كارتانه شلون فرشنا خير بس حکوومەتیش بەرپرسێ بەرامبەر ئەم سیم کارتانە ئەم سیم کارتە گەنگە دڵانی لەم بازارڕە داخگۆبێتەوە سیم کارتێک بە 3000 دینار ڕۆژێ 1000 کێشەی پێکرێ 1000 ژنی پێتەلاق درێ لەو محکەمەی هەولێرە. ڕۆژێ 100 سیم کاردم بۆ جملە هێلانێ 50 سیم ڕۆژێ 200 سیم کارشم ڕۆژێ 500 سیم کاردم فرۆشتیە.